هاوڕێیان و کاتتان باش. بەخێر بێن هاوڕێیان. ڕووداوەکان گەرما و گەرمە، هەندە قسە و باز دەکەین. وەڵام مەلا هەلۆ هاتە پێش. مەلا هەلۆ هاتە پێش هاوڕێیان ببورن. دۆڕاوترین گروپ ئەو ئیسلامیانە بوون کە ئەو ئیسلامیە سیاسیانە بوون کە نهاتنە پشت ئەو قەزیە نیشتیمانیە. من دەڵێم ئەوانەی نەهاتن، زۆری هات. کۆمەلگای کوردی یعنی تاکو تەرای ما. دەستان خۆش بی، شتێکی زۆر گەورە بوو. قسە و باز دەکەین. هاوڕێیان وەڵا ڕۆ سەگەکەم برد یەک هەفتەیە بەتەمام. سەگ هەموو شوێنێک پیسایی لێ ناکاتن، شوێنی تایبەتی خۆیان هەیە. بۆنە نازانم، بەهەرحاڵ چەند پێم کۆنتڕۆڵ نەدەکرا کە پیسایی دەکرد. ئەو ڕۆ پیسایی میزم بە سەگەکەم بە تۆمباراک دەکرد، لەبەرەوەی بەس ئەم دەزانم تۆمباراک چەند ئینسانەکە داڕماوە لە مرۆڤایەتی، هیچ گوێ لێ نییە. داعش شەشکەی نوێ ئاوا بینتەوە ئەوە هەلەو ڕوانگەوە. یعنی هەر حەز دەکەم بڕوا بکات چەند جارێکم هەموو ڕۆژە پیسایی و میز بە تۆمباراک دابکەم بیسووتێنم. کابرایەک چی بڵێ کەمە لەسەری، چی بڵێ کەمە لەسەری، چی بڵێ کەمە لەسەری. بەخێر بێن هاوڕێیان. قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕێککەوتنەی. هەرچەندە بە من ڕێککەوتنەکە فشەیە. بڕوا بکە خەڵک دێت تەحلیل ورد و شە بە وشە دەکا کە ئەنەما لەگەر ئەوە یەکێتی ئەوروپایە، یان ئەوەتە ڕێککەوتنی دوو دەوڵەتی زلهێزە. کورە فشقیاتە، دەست و بێدەستە، دەست و بێدەستە. هاوکێشە سیاسیەکان هەمووی دەگۆڕتەوە بە سەرینگۆ. بەخێر بێن هاوڕێیان. ئێستا هەندە قسە و باس سەرنجی خۆمان دەدەین. زین کاکڕ وەڵا لە هەولێرەش ئێستا خۆپشان ئەوەیە، یعنی ماتەمینیە بۆ شەهید ئەحمەد کەرکووچی. ڕەنگی یعنی شەهید ئەحمەد کەرکووچی یان ئەحمەد هێمنەوە بزانم یەکێک لەو شەهیدانەیە کە بوویتە شەهیدی هەموو ماڵێک. شەهیدی هەموو ماڵێک. هەموو کورد بە کوڕی خۆی لە خەمبارە. ڕاستە کەس وەکو دایک و باوکەکە نییە، بەڵام بەڕاستی یعنی هەست پێ دەکەی لە دهۆک و زاخۆڕە هەتا هەولێر و هەتا کەرکووچی ئەو خەڵکە لە سەجادەیە لەسەر شەقامەکانە. ئەوەش هەموو لەبەر ئەوی شەهید ئەحمەد لەناو ئەو یەکێتینەتەوەییە تێدا دەبیندرێتەوە. خوێنی ئەو بۆ شەهیدی یەکێتینەتەوەی، بۆ یەکێک لەو شەهیدە یەکێتینەتەوەییانەی کە ڕوویدا. ینی مرۆڤ زاریوا دەرێت تەمەنا دەکەم ئەو نوع شەهید بوونم لە مێژوودا بەنسیب بێت. بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا قسە و باز دەکەین. هەر ئێستا لەخێر بێن هاوڕێیان. ڕۆژێکی زۆر مێژووی بوو لەوەی هەموو کورتات بە سەجادەی لە هەولێر لە سلێمانی هیچی چۆی سلێمانی. ینی بە ڕاشکاوی بڵێن ژمارەی پێوانەیشکە من 35 ساڵە چاودێری ئەو وەزعانە دەکەین. هەموو ئەوانەی دەزانن بڕوا بکەن لە کۆچرە و برم ئەوانەی بە بیریان بێت. ماوەیەک داوا دەکرا خەتی 36 بتە 34 هاتە کەرکووچیش بگرتەوە. هەموو ڕۆژ خەڵک دەچووینە سەجادەی لە زانکۆکان. قەت وا قەرەبارق نەبوو ئەو دەمیش کە بدایەتی ڕاپەڕین بوو. یعنی یەک دوو مانجی یەکەمی ڕاپەڕین بوو، بازە مانجی 11 و 12 ئەوانە بوو. خەڵکەچ یەکجار زۆر لە هەموو زانکۆکان سەدان دروشم. من ئەو دروشمانەم هەموو نووسی بووە، وێنەشم هەیە لەناو ئەوە. خەڵک مانی گرت بوو، گەلە قەرەبارق بوو. بەس ئێستا ئەوەی سلێمانی، ئەوەی هەولێر و ئەوەی کەلار و ئەوەی هەموو شار و شارۆچکەکان. بەداخەوە برادەرانی پارتی لەوەش پێ ئەوەنە
يعني ڕاستە کاتێک ڕزیە بەڵام ئەو گوردەگلەیانش بە ئەوکەن یەک یعنی خەڵکی دهۆک و زاخۆ دیتان ئەو ڕوتیان لە بۆ شەهید ئەحمەد کرد کەسی ئەوە 2 هەفتەیە ڕێیان نادەن بێنە سەجادەی خۆپیشاندان بکەن یەک جار بواردرا خەڵک چۆن خۆپیشاندانی کرد لە دهۆک چوونە سەر بارەگاکانی تورکی یعنی خەلەل لە خەڵک نییە خەلەل لە سیستەمە خەلەل لە ئیرهابە یعنی ئێستاژەوە 2 هەفتەیە لە هەولێرە دەرچە هیچ خۆپیشاندان نییە باشە ئەو خەڵکەش دەوێت تعبیر بکە تعبیر ئەی هاوار پارتی خەڵک یعنی لەوش دیتمان یعنی خەڵک لە دهۆک من ڤیدیۆیەکم دیت ئەگریا بۆ شەهید ئەحمەد خەڵک لە بادینانیش دەیەوێ بەشدار بی سەدانیان چوون سوورچی هەرچی نازانم هەرچی عەشیرەتە خەڵک چوو لێیاندرا ئیهانە کرا تۆ لە سمێلکە با ئەو گلەیانە بکەین یعنی وەزعەکان بەرەو هێوربوونەوە دەڕوا تۆ لە سمێلکە یعنی بە سەدان گەنجی دەڤەری زەرد لەژێر قەڵەمڕەی پارتی چووە لێیان دەدەن ئێ باشە لۆ ئەگەر ڕێنادەی دەبین ڕێنەدەی لە بۆ دەڤەری سەوزش لۆ ڕێدەدەی ئەوەی دەڤەری هەولێر سلێمانی و گەرمیانە بەس ڕێنادەی ئەوەی دەڤەری بندەسەڵاتی خۆتە چ بێ ویجدانیەکە یعنی ئەو خەڵکەی بندەسەڵاتی قەڵەمڕەوی توش کاکە حەز دەکاتن کە تیتە بەردەسەڵاتی تو حەز دەکا بچی بەشداری بکە لۆ ڕێت نەدا دەیان مەلا هەولیاندا دەیان کەساتی هەولێر و بادینان نابی بچتە ڕۆژاوە بەڵام سلێمانی و گەرمیان یعنی چێ لۆ نەوە بە شەڕشکەنە یعنی شتێکی زۆر ناشرنە پارتی و ڕەفتارانە دەکات بەدەر لەوەش ڕاستە دەڵێن تورک هەرەشەی کردبوو ئەوە بەس ئێکاش خۆم یعنی لۆ ئەرزاق بە ناوی کەناڵی هەش بڕوە بەڵام بە ناوی کەناڵشکە نەڕوە لۆ بە ناوی هەمووی دەستگای بارزانی بی هەر هەمووی دەستگای بارزانی بی لە کاتێکدا خەڵکی کەی ڕەنگی پێ خۆش نەبیداتە دەستگای بارزانی بەحاڵەوە کۆمەڵێک لەو شتانە بوو خەڵکی ڕۆژاوە ڕۆزانی بەس دەستگای بارزانی و ئەوە بیتن شتە ڕاستە هەمومان یعنی کەسمان گلەیمان نەکرد لەبەر ئەوەی ئەرزاقەکە بگات گرنگە بەڵام ئەو شتانە دیاردەی زۆر مڕاهیقاتیە یعنی بە جددیمە یان سبەینێ هاوڕێیان بڕیار وایە لە بۆن بە هیوام تەراجع بکە شیفا بارزانی بەو ئاخیری مامد عمری 80 ساڵە یعنی چ پێویستی بەوەیە ڕسمی بەرز بکرێتەوە ئەنگۆ 1000 جار خەڵک ڕەخنەی لە ئۆزەلان نەگرت لۆ ئەوم ڕسمی بەرز بکرێتەوە ئەو خۆپیشاندانانە کراوە یەکێک لە جوانیەکانی ئەوە بووە هیچ وێنەی سەرکردەیەکی تێدا نەبووە نمونەیەکی زۆر جوانی باڵا هەموو لەژێر چەتری ئاڵایەکی کوردستان کۆ ببووە ئەوە خەون و دیرۆکی بڕاکە نە پاسۆک بووە نە عەبڵا پەشێو بووە بەنمونە نە هەزارانی وەکو ئێمە بووە لە نەوەتویەکەکان ڕۆژێک لە خەیاڵماندا نەبووە کە ئەو شتە دێتە ئاراخر ئەو باڵە نەتەوەیە زۆر لاواز بووە هاوڕێیان هەمووانەی سیرەی خۆتان بیرجێڕنەوە بدایەتی ڕاپەڕین پاسۆک عەلەمی کوردستانی هەڵکردبوو یەکێتی پێی ناخوارێ پارتی هەلای کەفر بوو کەفر هەر کەفر بوو ئەو ئاڵایە ئێمە دەزانین لە هەولێرێ و من لە هەولێر ئاگادار بووم ئەو دەمی زۆر ئەو نەبوو ئاڵای کوردستان چەند بڤە بوو فکری قەومی 4 پارچە ناویان هەندە کۆمونیستی کارگەری برادەرمە بوو ئێستا لە من ناسیۆنالیستی ترن ئای گاڵتەیان بە من کرد لەسەر ئەوەی ئەمن لە هەولێرێ بە تەنیا بووم ئەوە هەموو دەزان لەو ئەو دەم و چاوەکان دەیان سیمینارم لەسەر فکری ناسیۆنالیستی و کوردستان و یەکگرتنەوەی 4 پارچە دەکرد یعنی هەموو تێم وەردەدا هیچ حیزبێک لەگەرت نەبوو بڕوا بکە و دەمی زۆر کاڵ بوو داش کوردستانە بوو بەس کوردستانی گەورە نەبوو دوای باش بوو برادەرانی پەکەکە هاتن یعنی بوونە پاڵپشتێکی معنەوی زۆر گەورە پاسۆک هەبوو بەس لە هەولێرە زۆر لاواز بوون پاسۆک یعنی ئەوە هەموو هاوڕێیانەی لە هەولێرە دەزانن چه هەرا و هۆریایەکمان بوو پەنجەی دەست بوون بڕوا بکە چەند کەسێک بوون ئەو ڕۆبوونەک زۆر لە تەوقعاتی ئێمە زیاتر دەچوو زۆر لە تەوقعاتی پاسۆک بوو لە لێرە نوکتەیەکی 2 پاسۆکتان لە بژێڕمەوە هەر بۆ خۆشیەتاندا هاوڕێژ دێن 2 پاسۆک ئەمن کە مادە 12 ڕۆژ چوومە دیانە ئەولای بوومە دوای کۆچڕە و ئەمن بەجیمام ئەمە مەجموعەک برادەر هەر بە سەریعی بڵێ بڕوا بکە لە تەنیشمان کۆچڕەت ڕۆی لە کۆچڕە یعنی ئەو ڕۆژەی هەولێر گیراوە سەید کاکە ڕۆی قادر عەزیز ڕۆی
هەموو سەرکردەکان ڕۆیشتن ئەمە 56 گەنجمی دەماگۆ ناڕۆین یعنی ئێستا هەست پێ دەکەمت وەکو ئەو گەنجانە وەرە ئەو هەموو سەرکردە بە پێشماندا پەڕی ئەمە دەمانگۆ مقاومەت دەکەن بە جیشمان سۆتفە شەهید نەبوون دا شۆڕش نەکرد ئەمە زیاتر لە 600 کەس بە جیما بە چەک و دایان گۆت ناڕۆین تەواو نەڕۆیشتین ئیتر سۆتفە بۆ ئەو کۆچرەوە و لە بۆ مەش بۆ خێر و بەرەکە دەگەنە هەمومان بەهەرحاڵ بینەوە سەر ئەوەی ئیتر هەولێر وابوو ئەو دەمی ئەو هەولێرە وابوو کوردستان وابوو ئادە دوو پاسۆکەکە من دوای ئەوەی وەزعەکەی وەربچوومە بارگایەکی پاسۆک لە دیانە شەماڵ و کاکەژار بوون کامەلا بەیەکەچیانم گوت ئەرێنگۆ ئەگە بچنەوە کەرکووک چ لەو عەرەبانە دەکە گوت پیان دەڵێن وەرە چەند ساڵە لە کەرکووچێنە 30 ساڵە کرێی مانگانەی هەر 30 ساڵمان هەر 30 ساڵ ئەوجە دەبی دەریشی کرێ کرێی مانگانەی هەر 30 ساڵی شاکەی لەو خۆشیەوەی دەرم بەهەرحاڵ ئێستاش ئەوەی زۆربەی خەڵکە نەتەوەییەکەی لە 90ەکان و لە 80ەکان باز دەکرێت ئێستا لە تەوقعاتی هەر هەمووشمان دەرچوو بۆیە قەت مەڵێن خەونە ئەو تاڵەبانیە دەیگوت خەونی شاعیرانە ئەو مەلا بەختیارە دەیگوت ئەگەر بە تەقەڵ کوردستان بدوورێتەوە ئەو با بە بیریان بینینەوە ئەو پارتیە دەیگوت کورد مەسعود بارزان دەیگوت مەسعود دەیگوت ئەمە حکمی زاتیمان پێوەرناگیرێ نۆرەی کوردستانی گەورەیە بڕا بکە نۆرەی دەوڵەتی کوردی و کوردستان و ئەوانەیە ئێستا خۆی لێمان کردە خاوەنی پرۆژە برا تاریخ ئەوەیە هەرچی هەبی دەمینێ بەهەرحاڵ شتێکی خراپی کرد هەندەشت بەڵام لەگەڵ ئەوەش بە ویژدان بڵێ یعنی باش بۆ جارەی پارتی وەکو ئەوی ئۆزەلان ڕێگری نەکرد چکرەوەی ئۆزەلان من بیرمە هەموو حزبەکان بەتەما بوون خۆپیشاندان کەن بنەس فرانسۆ عەریری بە حزبی شوعی گوت خۆپیشاندان بکرێ ئەو خەڵکەی بندەستی پەکە شەهید بووە کوژرای پارتیەکان تەقەتان لێ دەکەن لە هەموو دنیا خۆپیشاندان بوون بەس ئەو جارەی مەجالیاندا مەلایەن غوتبەدا تەلەڤیزیۆنەکانیان وەکو ئێمە بوون مینبەرەکانیان یعنی ئیشی باشیان کرد یعنی بەڵام قیاسن بە پارتی کۆن ها ئەگەر ئەوکو گوتمان هەرجێ گۆڕم دوای مەسعودیش بدات ڕێی زۆر باش بوو بدات من لە پشت پەردەش هەندە شتێ ئاگام لێیە بەس ئەرچی خۆی لە بەرەوەی دەیزانی ئەگەر ڕۆژئاوا بکەتبە باشوور و حکومڕانی پارتی دەرەجەیەک ئەو دوایەکێتیش عێراق لە ناوی دەبێت بە هیوان بۆیە سبەینێ شیفە عەیبە ڕسمی مەسعود بەرزکەنەوە کاچ شەرم لە خۆتان بکەن ئینسان موقیفێک دەنوێنی پێویست بە خۆ دەرخستن ناکە مڕاهیق نییە مەسعود عومری 80 ساڵە و ئەو خەڵکە هەموو دێتن بەنامانجی ئەوەی لەژێر یەک چەتر کۆبوویتەوە یەکەم جاری شت بە ئەو ئاخیرەی هەولێر گوتنی گوی تێمەکەن هاوڕێن لەوەی خۆشتر بە ئەمن بچمە سەر ئەو خاڵەی بڕوا بکەن یەکەم جارە کورد بڕۆن هەموو دیرۆکی کورد بخوێننەوە لە تاریخی کورد نەبووە هەموو کورد لەژێر یەک چەتر کۆ ببتەوە هیچ حزبێک هیچ سەرکردەك لە پشت نەبی و هەموو ئێستانیا هەموو کورد بوویتە یەک فامیلی یەک خەم و ئازارەکانی هەر شوێنێک ئەوە شەید ئەحمەد کەرکووچی ئەحمەدێ منە بوویتە تازیە لە هەموو ماڵێکەیە خەمباری لە هەموو ماڵەکەیە هەمومان حتا با بەڕاشکایی بڵێن کەسێکی نیشتیمان پەروەر لەگە جاش و ئەنفارچەکانی قەدیم لە یەک سەنگەری لەشفرۆش و کچە مۆدیلێک لەگە خەڵکە لێک ئاستا هەمووی دەیبینی باسی ڕۆژئاوا و باسی ئەوەیە تێکەڵبوونی هەموو کۆمەلگا ئەوە خەونەکە ڕەنگی زۆر بەمان خەونمان پێوە دەبینی زۆر باو باپیرانمان زۆر شاعیر و ئەدیب نەیان دیت بەس ئەمە دیتمان نەمردین دیتمان و ئەوە تازە دەبتا ئەوە ینی تازە تەواو دەبێتە بناغەیەکی گرنگ لە مەودا بڕەبڕە و دەرکەوت هەموو تەحلیلاتانەی هەر هەموو کەسمان دەمان کرد هەر هەمومان جیلێک پێڕاگەیشتێ بە تایبەتی باشوور ئەوەی ئەو جارە باشوور کردی باکوور نەیکرد بڕابکە ڕۆژئاوا نەیکرد برا ڕۆ ئەو باشوورە 35 ساڵە دوێن بە کوردایەتی دەدا دەرێ قەیتانەکەم بە مەگە قەیتانەکەم بە نیشتیمان بەستەوە چی کرد پارتی ڕێی بدا بە دەیان هەزار کەس دەچوە ڕۆژئاوا
بەڕاستی باشوور نیشانی دە کۆڵنەدەرە، یعنی ئەوەش بەشی هەرە زۆری دەرکەوت بەروبوومی سۆسیال میدیایە وشیاری خەڵکە. مناڵێکی 2 ساڵەوە لە بۆ 9 ساڵێک هەمووی ئەو کوڕی قانە، یعنی بەو تەمەنەی ئەڵێن تووشی زەهایمەر وە کەچی مێشتی کاک وریە مێشی دێتە سەرێ زەهایمەری هەیە بەڵام لە بیریتی تورک ئەحمەد شەرع ئەوەی دەکات. ئەو جوانیانە بڕوا بکەن، هەمووی ڕۆمانە، هەمووی شانازی بکەن، ئەو هەموو خەڵکەت جوێنی بە کوردەدا، بەڵام جوانترین نمونەمان پیشاندا. شانازی بە خۆتان بکەن بە جددیمە، یعنی فەڵەستین 22 دەوڵەتی عەرەبیە، یەک سنووریان پێ نەشکە کاکە، ئێکاکە کورد 3 سنووری شکاند. ئەوەی ئەو 12 ڕۆژەی کورد کردی، ئەوەی ئەو 12 بە 2 ملیار ئیسلامی نەکرا، بە 2 ملیار ئیسلامی نەکرا، بە 58 دەوڵەتی ئیسلامی نەکرا. بەو سەرمایەی بە 1 سەعاتی هەموو ئەوروپا بووە کورد، بە ملیۆنان کورد لە ئەوروپا هاتە سەجادە، بە سەدان هەزار کورد لە کوردستان هاتە سەجادەی، لەلعلم لەو موچەی خۆی نەهاتە سەجادەی، لۆ ئەو هەموو ستەمەی نەکرد. مەسەلەی نیشتیمانی دەرکەوت دە خوێندایە، هەمومان کاتێک ئازاری نیشتیمان بە تایبەتی ئەوەی ئەو جارە یعنی دەرخست لە ئاین لە فامیلی لە برسێتی، مەسەلەی نیشتیمانی لە تۆپ ئەگەنا چۆن دەکرێ هەموو کورد ببتێت یەک پارچە گڕی گرت بە مانای کەلیمە. من نە شاعیرم نە ئەدیبم نە پەخشانم، بەس بەڕاستی کورد گڕی گرت ئەو جارەی قەت وێنەی وای پیشان نەدایە. من دڵنیام ئەوە راپۆرتی هەموو دەستگا هەواڵگریەکان مراجعەی خۆیان دەکەن لە ترامپۆ لە بۆ بچووکترین دوژمنی کورد، هەمویان راپۆرتیان دەبی بگۆڕن. کورد میلەتەکە لەسەر پێوە دوور بێت، دڵنیا بن کۆبانی بکەتبایە، ڕۆژئاوا بکەتبایە، ئەو ئەوروپایە دەبۆ دۆزەخ. خەڵک بەرگەی ناگرت، یعنی زۆر کاری تونند و تیژی ڕووی دەدا لە کوردستان. ڕقەکی زۆر گەورە بەرامە شتەکان دەتەقیەوە، باش بوو لێرە ڕاوەستە. بە هەرحاڵ شتێکی زۆر گەورە بوو. لاپەڕەت شانازی بە میلەتەکەی خۆتان بکەن. براکەم بۆ ئەوەندە خەڵکێک هەبوو هەروای ئەوە دەکرد کوردوا و بۆرە کورد و پێڵاوم بە کوردستان. وەڵڵا ئەو نمونەی پیشاندرا لە کورد، هیچ میلەتێک ئەوەندە زیندوو نییە. یعنی ئەو دروشمەیە ڕەقیب کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە، فەعلەن ڕاستە. بۆیە شتێکی گەورە بوو، ئەزمونێکی باش بوو. هاوڕێیان ئێستا و گفتوگۆ هەیە. بە هەرحاڵ من ناچمە زۆر بابەتەکان، تەحلیلات و شت زۆر دەکرێت. من 1-2 سەرنج بدەم، لە بەوەم نییە زۆر کەس بەمنی دەگوت قادر خەبەرەکان دەقیق نییە. ئەرێ و خەڵکەوە دەرێتن بە بێ و بەڵگەبی تویشداتەن چێ بەقەدر من زوو گوتی لە حەلەب هەر حەلەب نییە منتیقەکانی تکەشە، چێ بەقەد من گوتی هەر ڕۆژئاوا نییە باشووریشە. بڕۆ بە پارتیەکێتی بڵێ، بڕۆ ئەو راپۆرتەیە من باسم کرد کە لێپێچینەوە لە تۆمباراک دەکرێت 4 ڕۆژ دوای من ڕۆژنامە نووسەکی ئەمریکی باسی کرد. بە هەرحاڵ قەزم لەبەوە نییە، ینی بزانن ئەو هەواڵ و شتانەی ئەمن هەمووی 1 هەفتە بەر لە میدیای کوردی شتم فڕێدا، هەموو شتان دیتان ڕاز دەرچوو. ئەوم بەس دوێن دەزارکێت خەبەر ئەوە نییە شەڕەکی نەفسی لەگە من دەکرێت، جێن بایکۆتت دەکەین. کورە بایکۆت دەکەی ئەمە لەبەوەم نییە. یعنی ڕۆژێ 1.5 ملیۆن ڤیو لەکنە من هەیە. بڕوا بکە سەیر مەکە خەڵک چەند لایک دەکا. ڕۆژ نییە 500-600 کەس نەبێت بە هاوڕێ، 12 کەس دێدا وەڵا بایکۆتی دەکەین. بڕ وەڵی من تەمەنا دەکەم ئەوەی جوێن دەدا بڕوە. بە هەرحاڵ هاوڕێیان باواز لەوە بێنین، ئەوە گرنگ نییە. ئێستا ڕەوشێک هاتتارەوە، من پێم وایە ئەو ئیتیفاقە هەمووی شەیە، بەڵعکسی هەموو ئەو خەڵکێ من هیچ گفتوگۆ لەسەر ئەوە ناکەم. ئەوەی ڕاستە و هەندێک کەس خۆیان شەوەش کردی و هەندێک کەس دەرێ کورد ئاژ بەتاڵی کردیە. یەکەم ئەمە ئەزمونمان زۆر دیتە، ینی مەسەڵەن لە باشوور لە 64 ڕێکەوتنەکە بووە. ئەنیەوە دوازەم لەگە تاهیر یەحیایە، مەلا مستەفا و تاهیر یەحیا و ئەو لە 66 ڕوویدایە، لە 70 ڕوویدایە، لە 74 ڕوویدایە، کورە لە 83 یەکێتی ڕوویدایە.
يعني حسك شو دارك لقر بحثاً لقفتقو ويكرت هيك جفتنا هاي تجي بزينا كرا أول كرا كم تأس يكتري جيشتنا ها إمزا ما نديتيا إمزانية تأس الركوتناكا هندي كس خويا مشوش كريا هشتا هيك إمزانية تارد خالا هر يكو أو ديوي دبيني يعني أو يك نيو بطالكي دبيني يك سوية كاني براكي دبيني بانمونا هر يكو شي خوي دالي بس أمن بما أو اتفاقي جي بزيناكري بلام بو كرت باشا كرت أزانن لچي هاتا چي هاوريان أزانن دو حفتة لموبر لحلب لششي مانگو بريار درابو بأمريكا بفرنسا بإسرائيل يوش لو أنا أو ترنية دولتي زلهيز ترنية لو أنا قرنك ترنية لسوريا هر هميان برياري أوان دابو كأحمد شرع بتيتن بكيف خوش بك وفعلا هات حلبي كرت دعي أوا هزومين شارقاني كرت ويستي بيت سر كردستان أو رنگدانوا شورش جري لخلق أو رنگدانوا هاتنا ميت سر بيوستاني كأوي كسنا لي كرت مردوا كرت زندوا أوان ما أزاني هردي وشي باشور هري هات نا نقطة جوانكي مظلوم كوباني لو دابو لو وقتي أو معامرة زاني براكن أو معامرة دزاني لو وقتي توغبو لو وقتي هزكاني أو برزب بيتان لأوي خيال عربي كان ستا تسليك خاك كي بندستيان دوران عربية كابو هيز منطقي كرديان دوران عندي كاس ديلو خوي محللة يعني سيوا حلق وبلاق دكاتن همو كردي باشور باكو جاشن اي هاوار 50 سال خبات دكن 50,000 شهيديان دايا 100,000 زندانيان هي تدري هم كردي باكو جاشن يعني انسانك يك الف باي بزاني حقيمو نمونه جواني وقارماني تبشان دادن بهرحال نامانه بس يعني هندي ندي اوانا يعني زور سيرتو بين توهيك او كل باشور ودا قلت كاكا دركوت ملت هيتس عيبينيا اگه خلال كبيرة سركردكانا لبا برسكانا بهرحال لو وقتي همو دنيا بيجي كرد بو مظلوم كوباني قلتي مقاومة تامردن دكن يعني لو ميجوتو مارك كاك والله ميجوتو مارك نفير عاميان راقيان وتيان بيق باستخاك او ناكين او واي كرت همو خلق بيتا بشتيان هس بغدركي بكري هس اجتماعي بيراقي سوسيال ميديا و إرادة خوان شرفانان او شود بيرتانتيان كرت هاتنا سجادي خلق وهمو تيكرتش يقبو بلام اگر شروانا كان هرات بنا وشي حفتاو صار اش بطاليان بكرت بايا وشي بارتي وشي هري وشي كوترو هر بهات بنا بيقومان او تاريخ درس ندبو بيقومان او بندانا احمد شرع امزاي ندكت بيقومان لكونغرس او دانشنن او بروجي تقديم ندكره همو اوانا رودا بروومي ناكي شروانان و مظلوم كوباني هاتنا سجادي هر همو خلق هر همو تانا بلام لقل اوشان بيتان بلهم اوي ام بزانم اوا تيك جيشتنا تأسنا بتركوت واگر امزاز بكري قابلي ترازو عبراك يكم هيج بند هيج دولتك ناوندي مثلا متعيدة لناوي دانيا طابلي دبتو سيقيج فرني هرچند سیفر بو لوزان كوماري محابات بو ويراني يعني ديان لو ريكوتنا همو تقول كواتا دستوري عراقي ما دي صوتو تربو عبر على ورق الى اخره بويا قد او مبن هادو لامراو غدك همو من منتهين هادو لامراو من سلسة ناكم كرت يعني بس هندي اشتام بيبلم طبعا اوا ريك من او كنوت يكم ببيديتوا كا كرت كوتروي كرت همو دنيا متعاطف وصدام وجورم فوزات بكين ورن زور شتيداني بس خوشبختانا يعني او دمية شتي زو باشك شي كرت بوجدان لين او بارتيا والله ام لبيتانا كاكا والله لبومية كاك مسعود او زاري موقف الباجبو خاصة عفتيقا بس دعوا بيدا سيلا اخيري دتوي قويت يبكي بس عفتيقا موقفي باجبو من بوجدان بلين قد كابرياتي باقي نيم
کە لەو ڕۆژانە دێنەوە سەر پارتی و مەسعود بارزانی بەس مووقیفی خراپ نەبوو بەس دەشیزانی هەموو ئامەرە لەسەر خۆشیشتی زۆر درەنگ بڕوا بکەن مەسعود بارزانی بە چەند مانگ چوو بۆ بەغدایە ئەتە نوکتیان دەگۆدایان کابراایەک بزر بووە خارەکی لێرێ هەموو لە بیریانە ئەو جیلەیمە 2 مانگ بوو بزر ببوو بزر دەگۆ عزبی بەس حکوومەتی عێراقی هیچمان ناداتێ لە گەرمەیەوەی هەموو دنیا لۆ کورتات بوو تاڵەبانی چوو سەدامی ماچ کرد ڕێک وایە ئەوان دەزانن دەستکەوتێک بۆ کورتەیە بۆیە دێن وەختێک هەسەدە دێرە زور و ڕەقە و حەلەب و هەمووی لە دەست بوو لایەکی عەلەب ئامادە نەبوون ئێعتراف بۆ بەندەی بکەن چار لیوا بدرێتە کوردان بڕوا بکەن ئەو دەمی تێکیاندا ئامادە نەبوون ئیمزا بکەن یان واژوو بکەن ئامادە نەبوون ئەو بەندانە جێبەجێ بکەنە سەر کورد ئێستا دێن دەکەن لەبەرەوەی دەزانن لە کۆنگرسی ئەمریکی پرۆژە یاسایەک دادەنرێ کە من لە 27 باسم کرد 27 26 ڕکلام کرد 27 کردم و 25ش تەلمێحم داگوتم سیناتۆرەکان دەستیان بە جم و زۆر کردی هیچ کەس نەیدەزانێت ئەوە زانیان لە ئەوروپا ژوالێکێتی ئەوروپاش وتمان پرۆژەیەکی وا دیفاع لە کورد بکرێت ستراسبۆرگ یعنی هەم ئەوروپا هەم ئەمریکا بەتەمای ئەو پرۆژەن دیفاع لە کورد بکەن کە نابیستەمی لێ بکرێت بۆیە دانەوەی وەزعەکەی هێورکەنەوە بەڵێن ئەوەمە لەگەریان ڕێککەتینەوە داوای مەطلەبی گەورەتر کورد نەکە من نازانم ئەگە داوای دەوڵەت بکرێ ئایا قبول دەکرێیان نا یان حقوقی ئەگەر کورد ڕێک نەکەوی ئەو ئیتفاقی نەکرد بێت کە ئەو ئیتفاق ئەحمەد شەڕ بەبەسیتی بە 2 شەڕ هەموو تێکەچیت بە 2 کوشتار دەست بە شەڕ دەکرێتەوە چی دەیان ئیتفاقی پارتیوێژێتی بۆیە ئەوە زادەی خۆپشاندانی گەرموگوڕە کە وای کرد ئەوروپا و ئەمریکا بێتە سەخەت مەسەلەن ئەو گوڕوتینەنگۆ ئەوە زادەیتی ئەوە بەربوومەکەیتی کە ئەو خاڵانە کوردیان نابوون کورد تەفتە تەسفیە بکەن لە ناو ببەن وەکو کۆماری مەهاباد یعنی وەکو حکومەتەکەی شێخ مەحموود فەشەلیان هینا و دانیشان بە هەندێک بەندتینا ئێستاەوە مۆسیقەیەکە نەوعەک لە ڕێککەوتنە کەتە ناو میدیا کۆمەڵێکشتە ئەوە خاڵێک لە خاڵەکان بۆیە کەس زۆر خۆی ئەوە نەکە من نایم بە وەڵایەوە چەند هێزێک دەستی و مەعافزی حەسەکە ئەوە دەبی لە کورد دەبی بێ گومان خراپە ئەمنیەت لە دەست ئەوەی بی حکومەت سووریا بی هەرچەند ئەوان دەڵێن بۆ ماوەی کاتیەوە بەس لە 4 دەوروبەری شار دەبن نایەنە ئەو هێزە کوردیەش هەر حیمایی کورد دەکا یعنی هەر هەسەدە دەمینێ بەس مزەڕەت پەکەکان دەبی بڕۆن قانونەوە چەند دەشکرێ بڵێم کاکە سەگما بەدێت و 2,000 تاجیکی و نازانم وڵاتانی کردتە هاوڵاتی و ئەوانیش نەبنێ بەنمونە ینی قەزدم نەسەدێ بەس بە هەر حاڵ من بۆ خۆم هیچ بڕوان بۆ ڕێککەوتنەی نییە ئەوە لێک تێگەیشتنە تا ئێستا یەکەم ئیمزا نەکرا 2 ئیمزاش بکرێ فشێ لەبەرەوەی ئیما لە باشوور کە تەناو دەستوریش هیچ جێبەجێ ناکرێ دەست و بێدەستە ئەوە خاڵێک 2 گۆڕینی ڕژێمی ئێران دوایین شت بڵێم بڕیادەری هەموو ئەو شتانەیە سبەی ئێران بڕوخێ کورد 10 ملیۆنی وەکو ئەوەی کابرایەک بی لە تجارەت بی 10 ملیۆنی داخلی ناو تجارەتەکەی بکە پێگەی بەقووەتر دەبی بەرزتر دەبیتن کو دۆلار مەسەلەن پێگەی بەرزتر دەبیکاندەوە کورد ئەگەر ڕۆژهەڵات ئێران ئەمن دڵنیام ئەگەر ئێران تەسلیم بی ئەگەنا ئەو جارە ئەگەر لی بدرێت دەبی بڕوخی بۆ زانیاریتە ئەو قسەی من نەگە ئەگەر لی درات دەبی بڕوخێ چکو بەرگە ناگیرێ لە ئیسرائیل بدرێ 2 ساروخ بە ئیسرائیل وە بندرێ بڕوا بکەن دەبی بەناو ئەگلەی بدەن ئێران پێی نەکڕێ هەرستەوە وەکو جارەکەی تر 30 ساروخ بە ئیسرائیل وە بنێ دەبی بەناو ئەگ بکەن من نازانین بەڵام دەبی بەونەوە ئەبی کە ئێران هەڵ نەستەوە و ئەوەش ئەو بەس ئەوەیە بڕوخی ئەگەر نا ئێران دەتوانیت 40-50 ساروخی لە ئیسرائیل ئیسرائیل گچکەیە جارەکەی کە زۆر ماندی بوو بۆیە ئەگە ئێران بڕوخێ 10 ملیۆن کوردی کە دێتە سەر باڵانسی کورد لە هەموو معادلەیەکی سیاسی لە هەموو هاوچەشەیەکی سیاسی کورد پێگەی زۆر بەرز دەبی و ئەحمەد شەرع و تورکیاش لە 2 خاڵ دەدۆڕێن یەک خاڵی هەرە سەرەکی ئیشیان بە ئەحمەد شەرع لە بەرامبەر شیعە تاوان ئەگەر لە ئێران بدرێ لە شیعای 8 دەدرێ ناکرێ 8 مەجال بدەن
کە لە ئێران دەردەبینە یەکتەری بی لەبەرەوەی ئەو دەمی حەشت جموزۆڵ دەکاتن وانە جموزۆڵ دەکە کە لە ئێران بدرێت تەقینەوە دەکات هجومی سەرەوەی ئەمریش بۆیە دەبێت لە یەک وەخت بی ئیشیان بە شەرع بەشی سەرەکی لۆ هەندەیە شەڕی شیعەی پێ بکەن ئەگەر پێویستی کرد بۆیە پێگەی یعنی ئەوە دەتە تومەن و لیرە ئەو دەمی ئەحمەد شەرع ڕەنگ بی بتە تومەن و لیرە یعنی لە دۆل ئێستاکە ئەمریکا و ئیسرائیل پێیان دەوێت لە بۆ ئەوەی وەکو سەک لە ئەوەی بەردە شیعەی بەربدە لە حەشتی بەربدەن لە ئێرانی بەربدەن لەبەر ئەوەی سوننە ئامادەن شەڕی شیعە بکەن بەڵام ئەو دەمی کە ئێران بڕوخێ کە عێراق زەعیڤی لە حەشت بدرێت چەندە پێویستیان بە ئەوە دەبی و هاوکات تورکیاش کە ئەو پێگە گەورە و کاریگەرەی هەیە کاکە ئەو دەمی کە ئێران بڕوخێ ئەو دەمی نۆرەی تورکیا دادی نۆرەی تورکیا دادە خۆ ختەی ئەوانە ئەوەیە نابی هیچ دەوڵەتێک لە منتیقا لە ئیسرائیل باڵاتر بی ڕێدەدەن تورکیایەکی بەهێسە بی ئەوان هەموو شتەکەیان لەوەندەیە هیچ دەوڵەتێک ئیسرائیل ببتە تۆپ و ئەو فرسەتە ناقەوە تورکیا تەحەدای ئیسرائیل دەکات تا ئێستا لە هەندێک بوادە بۆی ئەو دەمی نۆرەی تورکیا دادێ لەو ڕوانگەوە هەموو هاوکشەکان دەگۆڕێ باڵانسی کورد بەهێز دەبی کوردیش ئەو دەمی ڕەنگی ئەتفاقی جێبەجێ نەکە من ناڵێم یعنی ئەوە هەموو هاوکێشەیە چکو وەکو گوتم هاوکێشەی باشوور هەموو معادلەی هەموومانی گۆڕی هەموومان سەقەت بوو لەسەر و تەحلیلاتانەی لەسەر کۆمەلگای کوردمان بەگشتی باشوور بە تایبەتی دەکرد هاوکات ئەوە ڕێداودە و پشت لە حەسەدە ناکرێ وەڵا پشتیان لە حەسەدە کرد دایان نابوو تەفریت و نای بکەن بەس کورد هەمووتان باوەشتان بە شەڕوانان کرد بە کوردی ڕۆژ ئاوا کرد لێتان نەگەڕا بکەوی بە کوردی هەموو بەشەکانەوە هەموو ئومەی عەرەبی ئومەی ئیسلامی ئەوەی پێ نەکرا لەو فەڵەستین شانازی بە خۆتانەوە بکەن بۆیە ئەو شتانە یعنی کاتیە ئەو هێزەی ئەحمەد شەرع هێزێک نییە ئەهلی ڕێکەوتن بی بڕوا بکەن یعنی من چەند سەیری دەم و چاویان دەکەم نا ئەحمەد شەرع نا حکومەتی سووریا نا سوپاکەی کاکە ئەوانە بەجددی ئەهلی دەوڵەت نین یعنی من تەئەسف نەک لە کورد دەخۆم لە 1 ملیۆن شەهیدی سووریش دەخۆم لە 5-6 ملیۆن ئاوارەش دەخۆم وەرە بەربوونی ئەو شۆڕشە ئەحمەد شەرع و نازانم مرهەفچی و شەیبانی و ئەوانە هاتیتە سەر حکوم یعنی ئەو خەڵکە چ خینێکی هەڵڕێشت تۆمبارەک ئەوەی هینا سەر ئەوە بۆیە ئەوانە ئەهلی دەوڵەت نین کاکە ئەتوو ڕێکەوتن ئەتوانی لە جنێڤ بکەی لەگە مەسەلەن فرانسۆ میتەران بکەی لەگەر دەوڵەتە چی ئەوە بکەی تو لە ئەوانە چی ئەوانە هەموو ئەمیل و کرێگرتە و بە پارە و بەربەری قەومەچی ئەوە نامە زۆر بە دەڵێن یعنی هێزەکن ئەهلی ئەوە نین ڕێز لە ئیمزا بگرن پیاوی دەوڵەتداری نین کاکە جای ئەوە وەزعیان باش بی بەناو کورد دەکەون ئەوانە بڕوا دژی شیعەی عەرەبن ئەوزەنۆرەی ئەوەیە کورد بی و ئەو پێگەتە بی من بڕوام پێ نییە بەڵام بۆ موقات هەردوو لا مراوەغە دەکەن کورد پاو سەک وەردەگری لەو ئەوەی ئەو هاوسۆزە جیهانیە زۆر گرنگە نەدۆڕێنێ قەت کۆڵ مەدەن چ لە خۆ پیشاندان کەمتر دەبتەوە بەڵام ئەوەی مەسەن لینسی گراهەم زۆر گرنگە هاوڕێیان زۆر گرنگە ئەوەی کۆنگرس کار دیارە ئەو دیموکراتەکانیش لە پشتن کەمە بەداخەوە غەدر دەکەین باسیوانیش ناکەین ئەوە گرنگە ئێمە دەبێت فێرە ئەو خەباتە بین قسەی کۆتایشم هەر ئەوەی بڵێم هاوڕێیان ئەو ڕووداوانە ئیسپاتی کرد کورد میدیای نییە میدیا قەزم لەوێ مینبەرێک لە بەرامبەر جەزیرە و حەدەس و عەرەبیە بوەستی کایە بیزنسمانە دەوڵەمەندەکانی کورد کاک فاروق بەجددی مێساوە لە سەمردنەی بوو دوور یعنی کورد و تەنی دوور بێ ئەحمەد ئیسماعیلە شێخ بازە یعنی دەیان لەو بیزنسانە کاکە لۆک بۆ خۆتان یعنی ئەوانەی ملیارەهایان هەیە ملیارەها تۆپەکان کاکە بۆ کەناڵێکی نیشتیمانی دروست ناکە بەجددیمە وەکو جەزیرە بزانە هەموو ئومەی عەرەبی بەقەد جەزیرە پێی دەکرێت دیفاع لە قەزەی عروبەت بکە یعنی ئەوە بە ئێمەمانان ناکرێت بە بزنسێکی گەورە دەکرێت تجاریشە قازانجیشی هەیە یعنی ئەو دەوڵەمەندە ملیاردێرانەی کورد چ لە باکوورن چ لە باشوورن
بۆ کەناڵێکی جیهانی دروست ناکەن ئەلتەرناتیڤی لەو ڕوودا نەقسمان هەبوو هەرچەندە ئەمە لە سوسیال میدیا 50 ملیۆن کورد شەو ڕۆژ خەریک بوو بەڵام زۆر گرنگە هاوڕێیان دەرکەوت پێویستمان بەو کەناڵە جیهانیەیە پێویستمان بە کەناڵەکە بە ئینگلیزی و بە عەرەبی بە تورکی بە فارسی شەڕی کورد بکات ئەوەش بەس بە بستنە ملیاردێرەکان دەکرێت و قازانجیشی لێ دەکرێتن خۆ زۆربەی ڕاگەیاندنەکان قازانجی هەیە نێچیرە ڕوودا و دروست دەکە مەسرورە ئاوا و کوردستان 24 دروست دەکە یەکێتیە کەناڵی هەشتی دروست دەکە بەس کەسێک نایە پرۆژەی نیشتیمانی وایەبی دوو یەک قسەی ئەوەی کەش بڵێن کاوڕێیان ئێمە ڕاستە لە شەقام زۆر شۆڕش ژێڕن ئەو پەڕی قوربانی دانین یعنی بڕوا بکە ئەوەی کە نەدا کردی ئەوەی لە ئەسکەندەناڤیا ڕوویدا بەو سەرمایی خەڵک نەدەترسە دەهاتە دەرێ بە دەیان هەزار کەس ئەو ڕۆحیەتە لە کم ملەتەیە بەڵام کاکە تۆ دەبێ بە تەک ئەوە بچێ سەر ناوەندە جیهانیەکان مەسەن ئەو کەمپینە لێنزی گراهەم زۆر گرنگە کە تو دەبینی 1 ملیۆن کەس ئیمزا بکە تا ئێسازان گەیشتە 300,000 زۆر گرنگە بیگەێنە 1 ملیۆنی زۆر گرنگە ئەوها گەنجەکان بسنە ناو یاریەکان داهێنان لە چکار و چالاکی بکەن لە ناو تویتەر و ئەکس و ئەوانە بکەیت لە ناو ناوەندە ئەوروپیەکان ئەوەمان کەمە خەباتی ئەوروپیت فشار لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کەزیە زۆر باش قۆزراوە ئەو مناڵانە زۆر باش قۆزراوە تۆ پێویست بە هەندێک لەو کەرەسانەیە گڕ لە میلەت بەربدەیت گڕی تێبەردەی بیکەی کەرەسەیەک عەدەستی پێ دروستکەم زۆر کەسێ بەم دەڵێ لۆ تەلەفۆن لۆ مەزهەری کرد کاکە ئەمن بەس شخاتەکەم لێدا تێم دەگەی ئیشی من شخاتە لێدانەگەیە یعنی بە جددیمە لە گرچاڵی هەروەم کرد لە مسیار یعنی هەندێک شت تۆ شخاتەکە لێ دەدەی شخاتە تۆ پێویست بە هەندێک ئەوەیە گڕ لە شتێک بەربدەی بیتەقینەوە یعنی بۆیە بەڵام خەباتی ئەوروپی میدیا برادرانی قەندیل ماڵیان بە قوڕ نەژیرێ 50 تەلەڤیزیۆنیان هەیە تەسیریان نە لەسەر کۆمەلگا هەیە با بەڕاشکایی پێیان بڵێن دوایان شتیشە نە تەسیریان لەسەر کۆمەلگا هەیە نە پامنێرشیان دەتوانی بستە جێک ڕاست نییە بڵێن وەڵا قبولمانی هەمیان ئەندامی سندیکای جیهانی لە بۆیان هەیە بسن ناو کۆشی سپی لە بۆیان هەیە تەلەڤیزیۆنەکانیان ئەو ێم بزانم بستە ناو کۆشی سپی ناو یەکێتی ئەوروپا بە خۆیان کاکاتت جێی ڕەخنەن تەلەڤیزیۆن یەکەم تەلەڤیزیۆن ئەوان دروستیان کردیە لۆتسار بەس لە جێ خۆیان چەقینە کاکە بۆرە تەلەڤیزیۆنێکی پرۆژەی نیشتیمانی دیموکراتی لیبرالانە لەو ئەوروپایی دروست کە ئاوا شەڕی جەزیرە بکە شەڕی عەرەبیە بکە پێمان دەوێت ئەوانە تۆ پێگەی نەتەوەیەتی دەوێت تۆ دەتوێت شەڕی ئەو هەموو دژمنە کاکە خەلیج هەموو هاتبووە خەت خەلیج هەموو مەی عەرەبی هەموو مەی ئیسلامی لە کورد هاتبووە خەت خۆمان توانیمان بەڵام ئەو فەراغی ئەوروپیانەمان کەمە و فەراغی مینبەرێکی میدیایی کە بەرپەچی ئەو درۆدە لەسە و شەڕانەی ئەوە بکە یعنی ئێستا کە ئەمن بڕوا بکەن ئەوە میدیای ئەهلی کۆن جارە کاتبوون ئێرە لەگەریان بووین کاکە بنەست بەیان گوت ئەمە بمانەوێت شتێک بخینین و بچین سەیری ڕوودا بکەین وەرە ئێستا کە ئەوروپیەک بیەوێ سەیری کەناڵی لەسەر قەزەی کوردکە بە ئینگلیزی چێوە سەیر دەکە کام کەناڵ هەیە ئێن ئارتیقڵێکی زەعیفی هەیە کەناڵ هەر زەعیفی هەیە ڕوودا و باشە وەسەتە وەنیە کاکە تۆ پێویستت بە کەناڵەکە بە قووەت وەکو جەزیرە بە هیوام بە هەتەرو بگرن هاوڕێیان من هەرەوەندە دەڵێم بزانن 2 هەفتە لەمەوبەر هەمومان لە چ وەزعێک بوون ئێستا بەرەو سەرکەوتن دەڕۆین بەس ئەوە کاتیە بە من ئەو ڕێکەوتنە هیچ جێبەجێ نابی هەرچەندە دەستکەوتی زۆر گەورەیە لە چاو 2 هەفتە لەمەوبەر هەرچەندە هەندێک شتی زۆر باشی هەیە خاڵی باش شتێدا هەیە بەڵام خاڵی لاوازی شتێدا هەیە بەڵام بڕوا بکەن هیچ لەو منتیقەیە ئیتفاقیە جێبەجێ نەبووە ئەگەر هێزت نەبی یەکێک ئەگەر هەر حاڵەتێکیش بی یەک نقطەی زۆر بەقووەت لەو ڕێککەوتنە من دەبینم کورد هێزەکەی دەمینێ ئەو زۆر گرنگە کە تو هێزی شتما پێت دەکرێت دیفاع بکەی پێت دەکرێت دیفاع بکەی ئەوە عەلەویەکان هێزیان نییە بزانێت چیان بەسەر هات دروزەکان ئیسرائیل نەهاتنە پشتی لە عەلەویەکانیان خراپتر بەسەردا هات ئەوەی کوردی ڕاگرت بەشش هێزەکەی بوو کە چەقی هاوڕێیان سوپاسان دەکەم بە ئەو کاتێ لەگە منتان سەرف کرد من ئەو سەرنجانەم هەبوو دووبارە چاویەکە بە یەکە تا ماز دەکەین ئەو 2 هەفتە یەکێتی نەتەوەیی بوو و هەموومان بووینە یەک خێزانی گەورە ئیتر بە ئەنواع ئەفکار و وەکو گوتم وەڵا لە لەش فرۆشێکەوە لە بۆ مرۆڤەشی
ئەو پەڕی ڕێز لەگرت و کچێک ئەوەی بوو مۆدێلە و نازام چوچ و هەمووی بووە یەک بەرە کافر و ئاتیست و ئیسلامیەک ئەی خائین و نیشتیمان پەروەرێک نمونەی کوردایەتی پیشاندا چاو تەمازەکەم